گوڵە باخەکان عادەتەن لە ئینجانەش هەداندرێن بەیبی ڕۆزیانتیە ئیتر ئەنواعی گوڵەکان ئەوانەی کە پێڵن گوڵە باخ لای خۆمان ئەوان هەوتوانی هەمووی لە دەرەوەدانی داودی ئەتوانی لە دەرەوەدانی شیلانەکان ئەتوانی لە دەرەوەدانی هەمویان کۆمەڵێکیان ئەتوانی لە دەرەوەدانی ئەوانە تەحمولیان باشترە بۆ سەرما. ئەم بتڵی ئاوانە دوو جۆریانێ ئەم گەورانە لەگەڵ ئەم جامە بچووکانەیە ئێمە ئەمانەکەینەوە بە ئینجانە دیسان هەم بۆ ژینگە شتێکی باش و فڕێ نادرێتە ناو کۆڵان و سەرجادەکان و ئێمە دووبارە بەکاریان نەهێنینەوە. لە سەرمای زستانە هەندێکیان ئەبێ ببرێتە ناو بەیتی پلاستیکیەوە وە لە گەرمای هاوینیشە ئەبێ سێبەریان بۆ زیاد کرێ هەندێکیان تەحملی گەرمای زۆر ناکەن هەر یەکە و پلەی گەرمی تایبەتی خۆی هەیە هەندێک گوڵ هەیە هەندێک دار و درەخت هەیە بەرهەمهێنانی خۆمان بەرهەمیهێنین ئەوەی کە خۆمان بەرهەمیهێنین لە وڵاتانەوە نایهێنین ئەتوانین ئەوە زیاتر لە نرخەکانە دایبەزێنین نرخەکان دابەزێنین هاوکاری هاوڵاتیان بکەین. Thank you for choosing the Freer Thinking app during your visit today. As an animal, as a ghost, or in hell. And when you look at the top of the road, that's the God realm. My name is Scott Brewer. I'm a co-founder of a company called Art Processors. We were formed in Australia. This application was done in conjunction with the Freer SACLA. We began work in May of 2017, so 6 months or so before the gallery reopened in October. It was a collaboration between a development team that's based in Australia. We had a producer working in San Francisco called Daniela Rama, and we had the team in DC that we partnered. My name is Ryan King. I'm the digital experience designer here at the Freer SACLA. It's been roughly, well, a little over 2 years really, from the beginning planning implementation stage, working with our curators, researchers, and some kind of breakout workshop groups. Currently, we have 4 languages available in-app and online, and we'll be releasing 3 more and then continuing to add them as time goes on. Theme tour. You'll hear from experts, philosophers, and artists as we visit objects connected across the world. عموديتينش حمد المناطق السريكانيتينش دربسيتينش تشكيجا منطقة بخازي دورا قامشلو حسا كيوان دراقش بيدريني روجا إينا ولحداي مريشكاتينين علوكاتينين كابوكاتينين جوكاتينين حتشتي البيدرين أو إينو ولحداي بس مريشكا بالذات كهي بشكل يومي. كابوك مشكل هنا اي حري ارزان هنا اجوار بيجن قلاج جوتي وان بين صديه بشار صديه وسر هفره هني جاكيتين مجاريتين سودتين ابلغتين قال لك انواع عوان هنا اي حري بوهاجوت انواع هنا دقين حتى 2 مليون 3 مليون اجي و بين صد حزاري هنا بدو صدي هنا بحفته بينجا هنا مشكل سر هفره